بڕگەی دووەممان باس لە ئیدل زەواج ئەکەین، باس لە ساڵیاتی هاوسەرگیری ئەکەین. تەنها یەک ڕۆژە، بەڵام ئەو ڕۆژە هەموو یادگاریەکانی ئافرەتیایە کۆ ئەبێتەوە. ناسینی ئەو پیاوەیە و وا دەکات کە بڕواتە قەفەزی زێڕینەوە و ژیانێکی تازەی بۆ دروست بێت. بەڵام لای هەندێک پیاو ئەو ڕۆژە هیچ گرنگیەکی نییە. نەک ئەو ڕۆژە، ئەو ئافرەتە هیچ گرنگیەکی نییە بۆی. لای کۆمەڵگای ئێمە هەر پیاوێک ئەگەر ئەو ڕۆژانە لەگەڵ ئافرەتەکەیە بگێڕێت و لە دەوروبەری ئافرەتەکەی بخلێتەوە و ڕێزی لێ بکرێ پێڵەن ژنانی، پێڵەن هۆمەر، بەڵام وان نییە. با بینە سەر بڕگەی دووەم. داجانا دوشمینە دەست خۆش دەرگەکەم کەم ڕەنگانی ترە حەز لێ بهێن وە هەڵی واسین. باش قسەت با تەلەفۆنێ بکەم کات زۆر درەنگی کرد. دەجواب بەرەوە ئەو سەعات چەنە ئەی هاوار. پیاوێکی چەند ئێمالیت ئەم ڕۆژت بیر نەبێ کەی بیر بێت؟ جەرگەکەم چیت لێ هات؟ داجانا دوشمینە باشە جاندانێ هەمی پێم بکەم. دلێر لەکوێی دلێر زانی کات چەند درەنگی کردووە جواب ناداتەوە. داجان باکم بۆ ناتەوە؟ دایکی گیان تۆ خەم لە شتانە مەخۆی تەلەفۆنی بۆ کەمەوە یەتەوە. کات چەند درەنگە لەکوێیت دلێر لەکوێیت؟ کوڕی من خەم مەخۆ باوکت هەرە گەڕێتەوە تۆ میزەڵانەکان بەبن من پڕۆمۆمەکانم بۆ بێنە. دایکە جانەوە بۆ سعات بوو بەدە باکم بۆ ناتەوە؟ دایکی گیان لەوانەیە بابە ئیشیە بێت داینێ لەسەر مێزەکە ئەوە دەیخۆڵبانی بڕۆ بخەوە باشە بە قوربان. هەموو حەزمێ لەگەڵ ئێوە بوو. ئاخر کە بابا هاتەوە هەڵتەستێنم وعد بێ دەبڕۆ ماچێک بە بەدایکی خۆی دەبڕۆ خۆی. ئۆف بە سەعات 11 دلێر نەهاتیتەوە کەی بە تەمای بیتەوە تۆ؟ هاتم هاتم بە سەرخۆشی هاتم. ئەوە چییە و هەموو تەبتەبە و وەڵا من ناتوم مارێکی غەڵەت کورە باخات دەمەتەنیان گرتیمە. وەڵاو نام غەڵەت نیمە بەخوایە ماری خۆمانە ئەوەتە نازدار حەیرانی من. ئەوە چییە؟ دڵم وەستا دلێر بەچی پێکەنی؟ ئەوە کادا هاتوویتەتەوە؟ لۆ ئەتوو بەس پێم برێەوە چییە و هەموو دەبدەبە جوانە و شتە جوانانە. تۆ بە منەڵی ئەمە چییە؟ تۆ ئەمڕۆ بیر نییە؟ ئەمڕۆ؟ بابای تۆ بیرم نییە هەنان. ئەمڕۆ برادەرێکی عەزیزم گەڕابوویەوە لەگەڵی چووین یەک قاپ ئارەقمان خواردەوە. ئەمری خۆت و برادەر و ئارەقەکەش نەمێنێ. باشە ئەمڕۆ ڕۆژی چییە دلێر؟ ئەمڕۆ ئەو ڕۆژەیە کە خاوەن خانوو لە ماڵەوە دەری کردین. ملی خۆت و خاوەن خانووش بشکێ. ئەمڕۆ چ ڕۆژێکە دلێر؟ چەند ڕۆژە تۆ منێ هیمال کردی ماقول ئەمڕۆ بیر نەبێ دلێر؟ ئەخر بیرمە بیر ئەوڕۆ 32 مانگە. ئەی هاوار دلێر ئەم شەو چی لێ هاتووە؟ مانگ وا 32 هەیە.
ئەزانم دەتۆ بەد لێم بگەڕێ هەیان من ئەزانم شتێکە پەیوەندی بە خۆم خۆتەوە هەیە؟ بەڵێ. ئەیا فەرین تاواکرە با بەخۆ من مەزبوط بینی من و وایە خۆمەوە بینی من و تۆ بینی من و تۆ نەبوو بێدەنگ بە گۆرانیەکەم لەبەر چاوکەوە بێدەنگ بە باشە؟ ئەمڕۆ ئەمڕۆ سەری مانگە و حکومە دوو معاشمان قەرزارە چۆنم زانی من حکومەت نیم دلێر ئەمڕۆ چییە؟ ئەمڕۆدا ئەزانم ڕاو بەڵێ ئەمڕۆ چییە؟ بەبیرم هاتەوە تۆ بۆ خۆت وا لە منەکەی ئەمڕۆ بڕیار بوو ماڵی دایکت داوەتکەین و پارەمان نەوە داوەتیان کەین واز لە ماڵی دایکم بێنە تۆ چەندێکە منێ هێمال کردو ئەمڕۆ ساڵیادی هاوسەرگیریمانە ساڵیادی هاوسەرگیری ئەمڕۆ هەر نەمزانی چی هەیە